شروتك بخوا دەست خۆش بێ خۆ عافێتێ بەس باشە تۆ بۆ ناخەوی ساعات 2 شەو وەڵا خەوەمە ئەمۆستا ئەلۆ عەبدوڵڵا جان سووری بە قوربان چاوت ماز دەکەم ئەوە کۆمت بەبیرێتەوە بە 2 شەوەی قوربانی برای من ئەرێ چی؟ حەز لە پاچەیە؟ ئەجە پاچەی دەستی هەیەنی هەر پیا حەز دەکا بیخوا تخوا حەز لە پاچەیە؟ وەڵا با هەیان جومعی لە بۆ مالێنێت جومعی میوانی مەی باشە؟ جومعی میوانی مەی ئینشاڵڵا تەوا بە پاچەی کورە بەخوانی دەبی بێ کورە پاچەی هەیەنی هەر هەموو خەرک باسی دەکا پەنجەتی لەگەر دەخۆی کابانە دە باشە چاوەڕێتم جومعی ها دیار بیلۆنی و ڕان لێر وکانە بێ دە باشەوە قوربان چاوت ماز دەکەم خوات لەگەر خوافیز دلێرگیانەوە تۆ بۆ پرسێ بە من ناکەی من جومعە قەرار بوو بچمە ماڵی خوشکەکەم یەکچێتە تازەوە برام تەلەفۆنی کردی و دێ و ئای بەخۆ دەری ناکەم ئای بە ئەی خوشکەکەی من وادم پێیاوە برێ میوانمان هات خۆ قابلە و لە تێداگا بەزەوە ئای بە کابرا تەلەفۆنی کردی دەرێ حەزم لە پاچەیە ئەوە چیە؟ کێ؟ بەخوا نایناسم ڕقەمە جوابی دێ دەی؟ لە جوابی دێ دەڵام؟ ئەلۆ؟ کێتە کورە؟ چی؟ باڵە تەلەفۆنت کردیە؟ ساعات 2 شەوێ لە بۆ پیاوان بەهەڵە نایکەم بەس لۆ ئافرەتان دەیکەن نازانیەوە کێ تەلەفۆن دۆ کردیە کوریا خێزانی منەوە داوا لێ بردن دایخەهی هەیانەوە کێیە؟ هەیان پێم بڵێەوە کێ تەلەفۆنی لۆ کردی؟ نایناسم بەخوا نایناسم نایناسی؟ دەڵێم کێ هەیان؟ نایناسم باش ئەوە ڕقەمەکەی وەردەگرم ئێستا سبەینە ڕووی دەکەمەوە کێیە شت دەبینە بڕاوە هەیان هەیان کچێ هەیان کرچێ ئەوڵۆ جواب نادایتەوە خەریکی ئیش بووم کاتە بڕۆکنی کسەکەم لۆ بینە لەلاتایە ئەو بوا سەیرمەکەی لەبەری پیاوێکی زۆر سێری شتەکە لە تەنیش خۆتایە من بانگەکەی بەس لەبەرەوەی ماندوم بکەیت دەلاکەوە هەیان بەڵێ ئاوکم لۆ بینە ئێوە ئاو نییە لە بەردەم تا کچێدا و ئاوە گەرماوە سار بینە دەی ئاوە تۆ بخوا ئەرێ کچێت و نازانیە من لەو زەتێنم هەیە و ئاوە ساردە چییە؟ ئەرێ دۆ تەواوی بۆ شەڕ بە من ئەفرۆشی ئاوەکە گەرماڵی گەرمە ساردەڵی ساردە قورگمێشێ کەس لە تۆ تێناگات دەڵێم دەم ناقەشەم لەگەڵ مەکە بەسبی بڕێنەوە هیچ ناوێت چم ئیشم هەیە نا هیچم نایە هەیان میوەی بینە میوە ئەی تو ئێستا نانی نەخوارد بڕۆ میوەکەی بینە دەبڕۆ دەی دەست خۆشی عافێت بێ هەیان هەیان ئەدی و ترێ جوانم کڕیە کاترێ دلێر ئەوانە بخۆ ترێکەش دوێنم خۆڕا ناکات ترێکە دەبینە دەیدەی خۆم حەزم لێ ئەوە چێ ئەو هۆندۆکەتینە ئەو تۆ چۆن پێتە خوێ و هەموو شتە بەم بەیانیە ئەرێ مەعیدەی خۆم نێدەی خۆم فەرموو
ئۆت لە ترێکە بیخۆ دەست خۆش بۆ ناچی بۆ دەوام دلێر ساعت 8 نیوە دەوامی چی خۆ دەزانی بۆ ناچی خۆم چیە زانم ئەدی کابرای سعات دوو شەوەیە دلێر بەستەیەکی گوێ لێ بە حەیامە چێ دوی شەوێکی غەڵەت کردبووی و تەواو غەڵەت کردبووی سعات دوو شەو غەڵەت کردوێتی بۆ ژمارەی تۆ بۆ بۆمنی ناکە سعات دوو شەو هەیان بەستە دلێر ئایبە دراوسێ گوێ لێ بە حەیاش ناموسمانە چێ بابا چەند ساڵە ژنی تۆم چیت بەمنەوە بینی وەڵا ئەوە دیتمان ئەوە دیتمان ئا دیتمان زۆر عیبە بۆ تۆ دلێر زۆر عیبە